گفتگو قسە و باسەکەم لەم بەشەی پرۆگرامە لەسەر بەرهەمهێنانی کورتە فیلمی خنوور کە یەکەم ئەزمموی زۆر بەڕێز محەممەد مستەفای دەرهێنەرە کە چیرۆکێکی تایبەت و ناوازەی هەیە و یەکەم ئەزمموی بەڕێزیشانە لە کاری دەرهێنانە. گفتگۆکەم لەسەر فیلمەکە و لەسەر بەرهەمهێنانی فیلمەکە وەروە چیرۆکی فیلمەکە و تەواوی کاستی فیلمەکە و بزانین فیلمەکەش گەیشتۆتە چ ئاستێک لە بەرهەمهێنانیان لەگەڵ بەڕێز کار محەممەد مستەفای دەرهێنەر کە ئێستا بەڕێزیان لە ئەستودیۆ کورسات مەگەزین میوان. کار محەممەد سڵاو لێبێ، ئەم کاتت باش بێ. سڵاو لێبێ، زۆر بەخێر بێ. تاقیکردنەوەی یەکەم ئەزمموی دەرهێنان چۆنە؟ ڕاستەکەی من خۆم پێشتر لە بواری شانۆیە ئیشمە کرد و چەندی شێکیشم دەرهێنانم بۆ کردو، بەڵام دوو دنیای زۆر جیاوازن. لە هەنێک خاڵە لێکرۆ نزیکن، لە هەنێک خاڵە زۆر دوو دنیای زۆر جیاوازن، چکە لە بواری فیلمە تۆ تەعاملت لەگەڵ تەکنیک و کامێرە و ئەو شتانەیە لە شانۆیە تۆ تەعاملی تەواو ڕاستە خۆت لەگەڵ بینەرا هەیە، ئەوە دووشتی زۆر جیاوازن. دنیایکی تایبەت، دنیایکی جیاوازە. هەڵبەتە من پێشتر خۆم وەکو فێرسەیدی و ئەوانە ئیشم کردبوو لە بواری سینەمایە، بەڵام ئەمە یەکەم ئەزممونم بوو، ئەزممونێکی سەرنجڕاکێش بوو بۆ من، یعنی دنیایەکی سەرنجڕاکێشە بۆ من و هیوادارم بەردەوام بمتیایی تێ بزان ئەتوانم بەردەوام هیواین. فیلمەکە فیلمی خنوور ناوەکەی باس لە ینی واتای چیەوە؟ ناوڕۆکی فیلمەکەت باس لە چی ئەکات؟ خنوور جۆرە خۆڵێکە، بڵین ناوەکە جۆرە خۆڵێکی دیاری کراوە. فیلمەکە لە نووسینی نەبەرفوات و بەرهەمهێنانی شێعری ئەوە، یعنی وەکو پرۆدیوسەریشە لە دەرێنانی خۆمە. بابەتی فیلمەکە باز لە دیاردەیەکی کوردەواری ئەکات. دیاردەکەش باز لە گوێسەوانە هەیە کە وەختی خۆی کۆندە لە ناو کووردا باو بووە. گوێزەوانە جۆرێکە لە بابەتێکی کولتوری وەختی خۆی کراوە کاتێکە مناڵ لەدایک بووە، دوای ماوەیەک بۆ ناوهێنان بۆ ناولێنان و ئەوانە یعنی مەراسیمێکی تایبەتیان بۆ ڕێخستۆ. لەو مەراسیمە تۆزێک خۆڵی ئەو منطقەیە یە ئەو شوێنەی خۆیان کردوتە دەمی مناڵەکە و دواتر شیریان ناوە پێی. بابەتەکەش بۆ بۆی دوای قیانەت لە نەتەوە و لە خاک و وڵاتەکەی نەکات. بابەتی فیلمەکە ئێمە لەسەر ئەو بابەتە ڕات، بەڵام نامەوێت زۆر بچمە ناو ناوڕۆکی بابەتەکە بۆی زۆرگین نەبێتەوە و دواتر زۆر کارمان لەم فیلمیا کارمان لەسەر تاک و گەنجی کورت کردووە کە کاریگەریەکانی دەوروبەر و دنیای مۆدێرنە لەسەر تاکی کوردی چۆنە و بەرەو کوێمانە بات و چیمان بەسەرێنێ، ئەمە زیاتریشمان لەسەرەوە. باش، خۆت داوت لە نووسەر کرد کە چیرۆکێکی لەم شێوەیە بنووسێت بە دوواداچوونت کرد، یاخود چیرۆکەکە خۆی بوونی هەبوو تۆ پێشنیارت کرد کە یەکەم کاری ئەزمموی تۆ بۆ دەرهێنانی فیلمێکی لەو شێوەیە بێ؟ ڕاستەکەی من لەگەڵ نەبەردا یعنی برادری زۆر نزیکین و ڕۆژێک دەهات باسی چیرۆکەکەی بۆ کردنوەتی بابەتێکی ئاوا هەیە، بابەتەکەی زۆر سەرنجڕاکێش بوو بۆ بەلامەوە، بۆیە یەکسەر حەزم لێکەوتم با بتوانین نەمە بکەین بە سیناریۆ کە بتوانین شۆرت فیلمێکی لێ دروست بکەین. ئەویش زۆر بەلایەوە باش بوو و ئیتر هەر بە هەمان شێوە یەکسەر بە پەلە هەوڵی بۆیە ئیتر بە قەرز و بەملا بۆلا پارەیەکمان بۆ پیا کرد. ئەو بابەتە بۆجێ سەرنج لەلای من بابەتی ئەو خنوور و ئەو خۆڵ و بابەت، ینی ئەو فیلمە تەواوی ناوچەکانی کوردستان واتە ئەگرێتەوە بۆ ئەم بابەتە، یاخود تایبەتە بە ناوچێکی دیاریکراوە ئەم جۆرە بڵێن تەقالیدە هەبووە لەوێ، ئەم جۆرە پێشوازیە هەبووە لە مناڵ. ئێستاش تا ئێستاش ئەم مەراسیمە ئەم جۆرە مەراسیمە بۆ لەدایک بوونی مناڵ هەر ئەکرێ لە زۆری ناوچەکانی کوردستانە، بەڵام هەنێک خاڵی هەنێک پۆینتی ئەو مەراسیمە نەماوە، بەڵام وەکو ناولێنان و وەکو حیوان سەر بڕین و کۆمەڵێشتی تر هەر ئەکرێت و هەم خەڵک بانگەکەن و مەلا بانگەکەن و ئەو نەوەشتانە هەر بەردەوامە. بەڵام وەکوی کە هەنێک ئەو بابەتانی کە ئێستا ئێمە ئیشی لەسەرەکەی زۆر ئێستا ئەو بابەتە زۆر نەماوەتەوە، بەڵەوە لە کۆنا زۆر ئیشی لەسەر. کاک محەممەد، بۆ دەرهێنەر هەمیشە یەکەم هەنگاوی قورس من دایمەن ئەوە ئەڵێم لەگەڵ دەرهێنەرانە کە هەڵبژاردننی ئەکتەرە.
بۆ ئەوەی کە بتوانێت بەرجەستەی ڕۆڵەکەی بکات و هەم لە فەیس و هەم لە کارکتەر و لە زۆرێک لەو بابەتانەی ترەوە بتوانێت کە تەواو بەرجەستەی ڕۆڵەکەی دەرهێنەر بکات. ئەمە چۆن بوو بۆ تۆ بۆ وەکو یەکەم ئەزمونیش؟ ڕاستە وەکو یەکەم ئەکسێکە لەبەرەوەی من ئەزمموی شانۆم هەبوو و لە هەڵبژاردننی ئەکتەرە ینی بەشی ئەوە ئازانم کە توانم ئەکتەر هەڵبژێرم لەوەی بۆ هەر یەکێک لەو کارکتەرانە. بەڵام ئەو قسەی تۆتەوە لە ڕوویەکەوە لەوەی کە ئەمە بۆ بەردەم کامێرەیە تۆ بێ بزانی چ جۆرە ئەکتەرێک هەڵبژێری کە زۆر هیلاکەنەکە خۆی تاقەیەکی باشی هەبێت و بەڕاستی ئیتر لە سێرچوو لە ئۆنیە ئۆدیشنەکەی بزیانی چی باشە یعنی کێوکێ باشە. ڕاستەکەی من ساوەن خالیدم هەڵبژارد یەکێکە لە ئەکتەرە زۆر باشەکان لە لای من و لە ناویشەکەشە بەوازەحەی بینی کە توانە و تاقی چۆنە لە فیلمەکە خۆی لە چەند ئەکتەر ئەبینێتەوە؟ وڵای ئەکتەرەکانمان زۆرن ئێکسترامان زۆرە بەڵام یەک کارکتەری سەرکیمان هەیە کە مین ڕۆڵی هەیە ئەگینە ئەوانی تر سەپۆرت ڕۆڵ و ئیتر ئێکستران یعنی بەزێک کارکتەرمان هەیە کە دەوری سەرێکی هەیە. نووسەری فیلمی سینەمایی چۆنن هەیە؟ فیلمی کورد فیلمی درێژ ئێستا بڵێن بە ئێستا دەست پێکەیت بۆ کاری دەرهێنان چۆن یعنی سینارستمان هەبێت و ئێمە بتوانین ڕاستێکی نەوەڵە زۆر کەمە ئەو بابەتەمە زۆر کەمە ئەگەر کەسێ بێ ئیشێ بکە خۆی ئێستا من خۆم بەتەمای ئیشێکی ترم لە داهاتووە بەتەمای فیلمێکی درێژم من خۆم بابەتەکەم هەڵبژاردووە لەگەڵ هیوای برادەرما پێکەوە دانیشتوین بابەتەکەمان نووسیوە کردومانە بە سیناریۆ ئەگینا ئەگەر بتەوێت کەسێک هەمانە چەند کەسێک دروست بوون کە ئەتوانن سیناریۆ بنووسنەوە بەڵام کەمە ینی باوەڕ ناکەمەوانیش بتوانن دەرەقەتی ئەو ڕێژە زۆرەی فیلم بێن کە بتوانن بیکەن و دواتر دنیابینیشە تۆ دنیابینیت لەگەڵ لەوانەیە لەگەڵ دنیابینی و سیناریستەیە یەک نەگرێتەوە تۆ ئەتوێت لە ناو دنیایەکە ئیشی ئەو لە ناو دنیایەکی ترەیە لەبەرەوە تۆزێک ئەو کێشانە هەماهەنگی چۆنە؟ هەماهەنگی بڵێم چی ڕاستی پێ بڵێم زۆر کەمە کێشەکەژەوەی ئەم بوارە با بەڕاستی بڵێم ئێمە فیلممان هەیە فیلمی کوردیمان هەیە بەڵام سینەمای کوردیمان نییە لەبەرەوەی کە سینەمای کوردیمان نییە یعنی هێنیشمان نییە ینی بەریەک کەوتنمان نییە ستافێکی باش دروست نەبوو هێشتا بکە بتوانێت فیلمی باش دروست بکات و ئەوکە هەمانە بەڵام کێشەکە لە چیایە کە ئێمە لەبەروی سەرەتامانە زۆر زوو هیلاکە بین زۆر زوو دوورە بەرین لە ئیشکردنە مەشکاتی کارکردنی ئێوەیە لە پشتی ئێمەوە ئاڕات وەکمان کاستێکی زۆریش بۆ بەرهەمهێنانی فیلمەکە و ماندوو ئەبن ئێستا فیلمەکە گەیشتووە بەکوێ کاری چی تاوا بووە؟ ئێمە کاری وەرگرتنمان تەواو کردووە ئێستا ئیتر ئەچینە پۆست پرۆدەکشنەوە ئیشی ئیدیت و کەڵەر و ئەوانەی بۆکەین ساوند دیزاینەوەی بۆکەین تری هیواداری لەمە هەنگاوە لە هەمویان قورسترە بۆ دەرهێنەرەکان هەر هەموو هەنگاوەکان قورسن بێگومان لەبەرەوەی ناڵم ئەم بوارە بەڕاستی پێت بڵێم بۆ ئێمە تازەیە یعنی ئەو ستافت نییە کە بتوانن ئیشی باشی لەم بوارانەیە بکەن چەند کەسێک دروست بوون بەس مشکلەکە لە چایە تۆ دایمە بێ ئیشکردنی سینەما وایە تۆ بێ بجەیەکی باش لەبەر دەسا بێ بۆی بتوانین شتێکی باشی گەورە بکەی ئێمەش بجەیەکی باشمان ئێستا بێ بە برادرانە هەوڵمان هەوڵ بین باشە بەشێک لە دەرهێنەرانی ئێمە کار بۆ بینەری خۆمان ئەەکەن و کار بۆ ئەوەکەن کە جارێکی تر بەشێک لە بینەری کورد لەگەڵ سینەما لەگەڵ فیلمی کوردی ئاشکەنەوە بەشێکی ترشیان کار بۆ ئەوەکەن کە فیلمەکانیان بنێرنە دەرەوە بۆی کە لە فستیڤالە جیهانیەکانە بەشدار بن و ببنە خاوەنی خەڵات و هەردوو هەنگاوە کە بەڕای من زۆر باشە بەڵام هەندێک جار هەیە بینەری کورد لە بەشێک لەو فیلمە هەرە جوانانە بێبەش ئەبێ بیبینێ کاک محەممەد تۆ خۆت و بۆ پێیکە یەکەم ئەزمۆنیشتە بۆ نیازەی بۆ کامیان زیاتر کار بکەیت ڕاستەکەی منەوەی بەلامەوە گرنگە بینەری کوردیە هیچ فستیڤاڵات توشتم بەلاوەنێ من لە ناو شانۆ شەهرەمان بیرکردنەوەم هەبوو بەڕاستی ئەوێ ئێمە ئەگەر بمانەوە بەردەوام بین لە بواری سینەماشە بە هەماشیەوە ئەبێ ئیش بۆ بینەری خۆمان بکەین بۆ ئەوەی بێتە ناو هۆڵەکانی سینەماوە دانیشە بە دیارمانەوە بۆی بتوانین ئێمە بەو داهاتی کە ئەوانەی خرە ناو فیلمەکەەوە کە بۆمانەگەڕێتەوە بتوانین فیلمی داهاتووتر و داهاتووتر و داهاتووتری پێ دروستکەین تا بتوانین ئیتر ڕۆژێک لە ڕۆژانەوەمان لێبێ بڵین ئێمەش سینەمایەکی کوردیمان هەیە کە ئەتوانین ئیشی بۆ بکەین کە بینەر
بەڕاستی بێتە ناو هۆڵەکانی سینەماوە لە ڕۆژێکە لەوانەیە دوو فیلم سێ فیلممان هەبێ بتوانین ئەرزی بکەین زۆر ئێستا بینێت تۆ چۆنە بینی خۆدوەکو دەرهێنەرێک ڕاستی پێ بڵێم بینەری بە تایبەتی من ئەمەی کەیبی من ناو شاری سلێمانی باس دەکەم بینەرێکی زۆر باشەیە بەڕاستی بۆ خەڵکتی نوێ بۆی فیلمی کوردی ببینێت بەڕاستی بابەتی کوردی ببینێت دایم و کێشەیەمان هەبووە کە ئەو فیلمانی کە دروستەکرێ بەشێکی زۆری بۆ فیستیڤالاتە فیستیڤالاتیش کۆمانەزانین کۆمەڵەیەک یاسا و ڕێسای خۆیان هەیە بەپی ئەو یاسا و ڕێسایانە فیلم قبوڵەکەن لەبەرەوە کاتێ ئەو فیلمانە بۆ فیستیڤالات دروستەکرێ بینەری نابێت و کاتێکیش کە تۆ بۆ بینەرێکی لەوانەیە تۆزە کێشت بۆ دروست بێ بۆ فیستیڤالات بەڵام بەڕێی من بۆ سینەماکار و دەرهێنەرەکانی کوردی خۆمان ئەوەیە کە بتوانین جارێ سینەما فیلم بۆ بینەری خۆمان دروستکەین دواتر ئیتر چۆن بیرەکەینەوە چۆن نەتوانین فیلمی تر دروستکەین بۆ فیستیڤالات توشتیوە ئەوەش باشە کورد خاوەنی چیرۆکی زۆرە ئەگەر هەر کارە ساتێک هەر بابەتێک ئێمە باس بکەین بێگومان هەوێنی هەزاران فیلمە چەندین چیرۆکمان هەیە کە تایبەتە بە تاکەکان بابەتی بەداخەوە شنگالمان هەیە شەڕی داعشمان هەیە کیمیابارانمان هەیە ئەنفالمان هەیە زۆر بابەتی ترمان هەیە ئەمانە تا چەند گرنگە لە ئەولەویاتەکانی دەرهێنەرێک بێت کە لە ئێستەوە ئەزمونونەکانی دەست پێ کاتوە بتوانێت بۆ چەندین گەنجی تری وەکو بەڕێستان کار لەسەر بەشێک لە ئەم چیرۆکانە بکەن قسەکانە زۆر تەواوە بێزگە لەو کارە ساتانی کە بەسەر کووردا هاتوو هەر کۆمەڵگای کوردی خاوە یعنی مەجالیتیایە کە زۆر بابەتمانێ ماتوانین ئیشی لەسەرکەین هەم بۆ خۆمان هەم بۆ دەروی وڵاتی بەڕاستیەتوان زۆر سەرنجڕاکێشم بووی کە بینەرێکی ئەوروپی و ئەمریکی و یعنی بیانیدانیشە بە دیارە و بۆی سەرنجڕاکێش بێ یعنی تەعامل و پەیوەندی لەگەڵا دروستکە ڕاستیەکەیت پێ بڵێم مۆزوعی ئەو کارە ساتانی کە بەسەر کووردا هاتەوە وەکو ئەنفال وەکو هەر یەکێکی تر لەو کارە ساتانی کە هەمانە زۆر گرنگە کەیشی لەسەر کرێ بەڵام ئەم کارە ساتانش لەبەرەوەی بەسەر بەشێکی زۆری کووردا هاتووە یعنی منتیقەیەکی زۆری گرتوێتەوە خەڵکێکی زۆر بەرەو کارە ساتانە کەوتون کاتێک کە تۆ بتوێ ئیشێکی لەسەر بکەیت ئەبێت بودجەیەکی باشت لە بەردەسابە بۆی بتوانی ئەو کارەساتی کە بەسەر کووردا هاتووە لە هەڵەبجە لە ئەنفال هەر شتێکی ترایە بەڕاستی بە جوانی پیشانی بێت ئەمە تۆزێ قورسە بێت ئەگەر بتانی لە ئێستا ئیشی لەسەرکەی بێت لەسەر پوینتی زۆر بچووک لەناو ئەو کارەساتانەیە ئیشکەیت کە ئەوەش لەوانەیە بتانی بەشێکی پیشان بی بەڵام ناتوانانی ئەو کارەساتە بۆ قورسی بۆ قۆڵیە پیشانبی کە بەسەر باسی هۆڵۆکۆستەکرێ بەردەوام یەک دنیا فیلمی لەسەر دروست کراوە یعنی زۆر پوینتی زۆر جیاواز و زۆر یانیان گرتووە بەڵام لە هەموویە تۆ پێویستت بە من دڵنیامە ئەگەر خوێندنەوەشتیشی لەسەرکەن ینی ئەم فیلمانە بودجەیەکی زۆر زەبەلاحی بۆ دەرخان کراوە من دایمەڵم ئەگەر بمانەوێت سینەمای کوردی دروست بێ ئەگەر بمانەوێت شانۆیەکی نەتەوەی کوردی دروست بێ ئەبێ ئەمە حکوومەت و ئەوانە پلانی بۆ دامێ استراتیژیانە لە هەموو دنیا استراتیژەیە بۆ هونەر بۆ سینەما بە تایبەتی چونکە سینەما سۆفت پاوەرە تۆ توانی لە ڕێگەی سینەماوە ئەوەی ئەتەوێ بیگەینی بۆ وڵاتەکانی تر یعنی ئەوەی کە هۆلیودێکە ئێستا لە سینەمایە و ئەوەی کە بە چەندین دێ بڕۆڕدووە کە ئیشی لەسەر کردووە زۆر بە جوانی هاتوتە ناو مێشکی ئێمەوە کە تاکێکی ئەمریکا توانێت هەموو عێراق ڕزگار بکات ئەمانە بەچی دروستی کرد لە ڕێگەی سینەماوە توانی ئەم شتە دروستکە کاتێک کە مارەنجەکان هاتنە ناو عێراقەوە ئێمەوە مەزانی ئەمانەی تر هەر یەکێک لەوانە توانیوێتی یەک جەیش لە ناو بەرێ بەڵام دواتر وازەحە کە ئەو شەڕ ڕشتانە چۆن کراوە مەبەستم لە چییە کە زۆر گرنگە پلان هەبێ بۆ ئەوەی ئەم سۆفت پاوەر و ئاڕاستەکەیت بینێری بۆ وڵاتەکان وەکو گەنجێک پلانی داهاتووتر چییە بێت هەر کارکردن بە لەسەر دەرهێنان یاخود ڕۆڵبینی ناخود بابەتێکی تر هەیە بۆ ڕاستی پێ بڵم هەر وەکو دەرهێنان ئەمە ئیشکەم و بەتەمای فیلمێکی درێژم ئەگەر متوانی سەمی ئێستا سیناڕۆشتێکی تەواو بووە و لە هەوڵی پارەپایەکردنامی تەبزان بۆ گویان بە زووترین کاتیش فیلمی خنوور بەرهەم بێت و بچێتە بەرچاوی بینەر دووبارە زۆر سوپاس بۆ بەرز محەممەد مستەفا دەرهێنەر